و میهرەبان ئەمڕۆ هەینی بەرواری 2 چواری 1441 کۆچی بەرامبەر 29 2019 دەڤەری ڕانیا ئاهەنگێکی ناوازە ساز دەکات و تیایدا بە فەرمی ئیعلانی هەڵوەشاندنەوەی ڕێکخراوی حیکمە و هاتنناوەی بۆ ناو ڕێکخراوی دەستگای نووری حیکمە ڕادەگەێنێت. هاوکات لەگەڵ بە فەرمی ناساندنی هەرسێلقی ڕانیە و چواقوڕنە و سەرچاوە وەک 15 و 16 و 17 لقی فەرمی دەستگای نووری حیکمە لە سەرتاسەری کوردستان. بەڕێزان، سەرەتایی ئاهەنگەکەمان وەک هەمیشە دەڕازێنینەوە بە خوێندنەوەی چەند ئاەتێک لە قورئانی پیرۆز لەلایەن کاک ئەحمەد محەممەدەوە با بەڕێزیان بفەرمێت. السلام عليكم ورحمة الله وبركاته. أعوذ بالله من الشيطان الرجيم. بسم الله الرحمن الرحيم. يا أيها الذين آمنوا اتقوا الله حق تقاته ولا تموتن إلا وأنتم مسلمون. واعتصموا بحبل الله جميعا ولا تفرقوا واذكروا نعمة الله عليكم إذ كنتم أعداء فألف بين قلوبكم فأصبحتم بنعمته إخوانا وكنتم على شفا حفرة من النار فأنقذكم منها. كذلك يبين الله لكم آياته لعلكم تهتدون. ولتكن منكم أمة يدعون إلى الخير ويأمرون بالمعروف وينهون عن المنكر وأولئك هم المفلحون. ولا تكونوا كالذين تفرقوا واختلفوا من بعد ما جاءهم البينات وأولئك لهم عذاب عظيم. صدق الله العظيم. بەڕێزان، ئێستاش گوێبیستی وتەی بە خێراتن دەبین لەڕێن بەڕێز مەوەسە سەعەبدوڵڵا بەڕێبەری لقی ڕانیا هاوکات لەگەڵ پێشکەشکردنی کورتەیەک لە مێژووی دروستبوونی دەستگای نووری حیکمە و گەشەکردنی. با بەڕێزیان بفەرمێ. السلام عليكم ورحمة الله وبركاته. الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. بەڕێز دکتۆر محەممەد بامۆچی ئەندامی ئەنجومەنی بانگەواز و بەڕێوەبردن
بەڕێز مامۆستا مەحموودی ئازادی بەرپرسی ناوەندی زانایان و بانگەواز، بەڕێز دکتۆر عەبدوڵڵا حەداد سەرۆکی دەستگای نووری حیکمە بۆ پەروەردە ڕۆشنبیری و هاوکارانی، بەڕێز مامۆستا ڕزگار بەرپرسی مەڵبەندی پێنجی کۆمەڵی ئیسلامی، بەڕێزان مامۆستایانی ئاینی و عەمامە بەسەر، بەڕێز دکتۆر محەممەد سینەمۆچی سەرۆکی دەستگای خانەی بەیان، بەڕێزان برایانمان لە یەکگرتووی ئیسلامی کوردستان، بەڕێزان نوێنەرانی ڕێکخراوەکانی ناحکومی، بەڕێزان مامۆستایانی ماندوونەناس لە هەر سێلقەکانی ڕانیە و چوارقوڕنە و سەرچاوە، بەڕێزان دایکان و باوکانی قوتابیە خۆشەویستەکان و قوتابیانی خۆشەویست، برایان و خوشکانی بەڕێز، هەموو ئەوانەی کە ناویشم نهێناون بە ناوی ڕێکخراوی حیکمە بۆ پەروەردە و ڕۆشنبیری بە خێراتنێکی زۆر گەرمتان دەکەین و بەهاتنتان خۆشحاڵین و ئاهەنگەکەتان ڕازاوەتر کرد. داواکارین لە خوای پەروەردیگار بیکاتە مایە ڕەزامەندی خۆی و بیکاتە تەرازوی و چاکەکانی هەموو لایەکمان ئینشاءالله. خۆشەویستان، کورتەیەک لەسەر ڕێکخراوی حیکمە بۆ پەروەردە و ڕۆشنبیری. ڕێکخراوی حیکمە بۆ پەروەردە و ڕۆشنبیری ڕێکخراوێکی فەرمیە لە فەرمانگەی ڕێکخراوە ناحکومیەکان ئیجازەی فەرمی هەبووە. لە بەرواری 25/12/2014 ئیجازەکەی وەرگرتووە و پاش ئەو بەروارەش ڕاستەوخۆ دەست بەکار بووە. ئەوانەی کە دایان مەزراندووە لە سەردەستی بەڕێزان مامۆستا حەسەن مەحموود، بەڕێز مامۆستا شاخەوان شەعبان، هەروەها بەندە. لە دوایان بەروارەوە دەست بەکار بووین. سەرەتا لقێکمان هەبوو لە ڕانیە، بەڵام لەبەر زۆری ژمارەی خوێندکاران دیارە بیرمان لەوە کردەوە کە لقی تریش بکەینەوە لە چوارقوڕنا، هەروەها لە سەرچاوە بڕیارمان لەدا لە شوێنانە کردمانەوە. ئێستا سێ لقمان هەیە، بەڵام لە ڕابردوودا لقی خەڵاتزێشمان هەبوو، بەڵام دوای ئەوەی کە لقی دەستگای ڕۆشنبیری نووری حیکمە لێوە دەرکرایەوە، ئێمە ئەوەی کە هەبوو مامۆستا و خوێندکارەکان تەسلیمی ئەوانمان کرد. هەروەها هەوڵیشماندا لە شوێنی تریش لقی تازە بکەینەوە، بەڵام دیارە بۆمان نەلووە، ڕێگەیان پێ نەدان کە لقی تازە بکەینەوە، بۆیە هەر بەوەندە ئیکتیفامان کرد. ژمارەی قوتابیانمان لە ئێستادا زیاتر لە 300 خوێندکارە. دیارە تەبعاً ژمارەی خوێندکاران لە هاوین و لە کاتی قوتابخانەکاندا تەفاوتی تێدا، یعنی بەرز و نزم دەبێتەوە لە کاتێک کە قوتابخانە نەبێ ژمارەکە زۆرترە، بەڵام کاتێک کە قوتابخانە هەیە ژمارەکە بەرەو کەمبوونەوە دەڕاتن. چالاکیەکانمان بریتی بوون لە ئەوەی کە لە ڕابردوودا و ئەوەی کە لە ئێستاشدا هەمانن، بریتە لە قورئان خوێندن، هەروەها قورئان پێلەبەرکردن، زانستی تەجوید، فەرموودە، ئادابی ئیسلامی، ژاننامەی پێغەمبەر صلی الله عليه وسلم. هەروەها لە پاڵ ئەوانە لە هاوینانیشدا خولمان کردوتەوە بۆ فێربوونی زمانی ئینگلیزی، هەروەها زمانی عەرەبی. لە پاشان لە بەهارە گەشتاندا دانەبڕاوین، هەمیشە ساڵانە بەهارە گەشتمان کردووە. لەو ساڵێک کە دامەزراوین دەستمان بەکار کردووە، بەردەوام ساڵانە بەهارە گەشتەکانمان ئەنجام داوە بۆ خوێندکاران. لە پاڵ ئەوەشدا هەوڵمان داوە ئەوەی کە پێداویستی تری خوێندکارانە بریتە لە وەرزشکردن بۆ وەرزشی جار و بار بردوومانن. بەڕێزان و خۆشەویستان، پێم خۆشە با بڵێن لە وتەکەمدا سوپاس و پێزانین بۆ هەندێک لایەن با بڵێن بۆ هەندێک کەس بڵێم. لەوانە ڕێز و سوپاسی زۆرمان هەیە بۆ بەڕێز مامۆستا مەحموودی ئازادی کە ئەو هۆکار بوو بۆ بێگەیشتنی و بێگەیشتن و چوونە ناوەی ڕێکخراوی حیکمە بۆ ناو دەستگای ڕۆشنبیری نووری حیکمە، خوای گەورە پاداشتی بداتەوە. سوپاس و پێزانینمان هەیە بۆ برایانمان لە نووسینگەی سەرەکی دەستگای نووری حیکمە بۆ پەروەردە ڕۆشنبیری سەرجەمیان. سوپاسی زۆرمان هەیە بۆ ئەو خوا پێداوانەی کە بە بەردەوامی یارمەتیان داوین و داواشان لێ دەکەین لە داهاتووشدا بەردەوامن لەگەڵمان. سوپاسی سەرجەم مامۆستا بەڕێزەکان دەکەین، ئەوانەی کە لە ڕابردوودا لەگەڵمان بوون، ئێستا بە هەر هۆکارێک لە هۆکارەکان، بە نمونە ئێستا بەڕێز مامۆستا شاخەوان شەعبان لە دەرەوەی خەرجی خوێندنە لەگەڵماندانە. سوپاسیان دەکەین و ئەوانە کە ئێستاش لەگەڵماندانن داوایان لێ دەکەین کە بەردەوام بن و خوای گەورە پاداشتیان بداتەوە. هەروەها سوپاس و پێزانینمان هەیە بۆ دایکانی قوتابیانی خۆشەویست کە ئەوانیش هاوکارن بۆ ناردنی قوتابیەکانیان. هەروەها سوپاس و پێزانینمان هەیە بۆ یەکەیەکی خوێندکارەکانیش کە توانیویانە لەگەڵماندا بەردەوام بن. هەروەها سوپاس و پێزانی زۆرمان هەیە
بۆ سەرجەم ئەنجومەنەکانی کۆمەڵی ئیسلامی لە سەرجەم ئەو شوێنانە کە لەقەکانی لێ هاوکاری زۆریان کردوین و دەستباری زۆریان لەگەڵ گرتووین خوای گەورە پاداشتان بداتەوە و هیواداریشتن بەردەوام بن لەگەڵمان. سوپاس و پێزانینی زۆرمان هەیە لە کۆتاییدا بۆ برایانمان لە لقی حاجاوەی ڕێکخراوی حکمە بۆ پەروەردە و ڕۆشنبیرین کە بەڕاستی ئەمڕۆ ئەزیەتماندان و ڕۆژانی ڕابردوو لەگەڵمان ماندوو بوون بەڕێز مامۆستا حەسەن، مامۆستا لوقمان، هەروەها مامۆستا شێرزاد و بۆ دابینکردنی ئەو شوێنە. خوای گەورە پاداشتان بداتەوە و لەبەر چاومانە. لە کۆتاییدا خوای گەورە پاداشتی هەموو لایەک بداتەوە. دووبارە بەخێر بێن سەر چاومان. وەسەلام عەلەیکم وەڕەحمەتوڵڵاهی وبەرەکاتوه. ئامادەبوونی بەڕێز بەیەکەوە گوێ لەوتە بە پێزەکانی بەڕێز دکتۆر محەممەد مامۆچی دەگرین ئەندامی ئەنجومەنی بانگەواز و بۆ ڕێبردننی کۆمەڵی ئیسلامی. با بەڕێزیان بفەرمێت. بسم الله الرحمن الرحيم الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. سرتا بناوي أنجمني بانقواز وبريوبردنا وبناوي أنجمني سياسي كومال إسلامي بيروزباي لو خوشكو برانا كم لريخراوي حكمة كتوانيان بهولو كوشي خويان وأما مسابة رزانة دەستگای ڕۆشنبیری نووری حکمە یەک بگرنەوە لە گەڵ برانی ڕۆشنبیری نووری حکمە کار بکەن کە بەڕاستی ئێمە تەقدیرمان بۆ برانەیە کە پێشتر خۆیان کاریان کردووە و تەقدیریش زۆریشمان بۆ برایانی دەستگای ڕۆشنبیری نووری حکمە هەیە کە ڕۆڵێکی گەورە لە کوردستانە ئەبینن بۆ گرنگیدان و بایەقدان بە قورئانی پیرۆز بە فێربوونی بە لەبەرکردنی بە تەجوید و قیراءات و باقی زانستەکان کە خزمەتی قورئانی پیرۆزەکە. خۆشەویستان و بەڕێزان، من حەزەکەم هەندێک باسی قورئان و گرنگی قورئان و خەم خواردن لە قورئان بۆ ئێوەی بەڕێز بکەم لەم مناسەبە پیرۆز و بەشکۆدا کە بەڕاستی فێربوونی قورئان، خزمەتکردنی قورئان، هاوکاریکردنی بە هەر شێوەیەک لە شێوەکان بۆ فێربوون و بەرەو پێشچوونی خوێندکارانی قورئان مادی و معنەوی کارێکە لە عیبادەتە هەرە گەورە و هەرە گرنگ و بەرزەکانە لە ئیسلامە. پێغەمبەری خوا لە فەرمودەیەکە ئافەرمێ صلی الله عليه وسلم ما اجتمع قوم في بيت من بيوت الله يتلون كتاب الله ويتدارسونه بينهم. لە هەر ماڵێک لە ماڵەکانی خوا کۆمەڵێک خەڵک و خوێندەوار و فێرخواز کۆ ببنەوە، قورئان فێر ببن، بیخوێننەوە، لە بینی خۆیانە مدارەسەی بکەن و لێی تێبگەن و تەدەبوری بکەن إلا حفتهم الملائكة ونزلت عليهم السكينة وغشيتهم الرحمة وذكرهم الله في من عنده. أوانا سكينة دابالة سردليان ملائكي خوا دوريانا دان رحمت بسريانا دا أباري خواي قورج لاي ملائكة مقرب نزيكا كاني خوي باسيانك دیارە ئەوە گەورەترین پلەیە، گەورەترین پایەیە. هەرچی خێر و چاکەیە پێغەمبەری خوا لەم فەرموودا کۆی کردووە کە لە خزمەت و لە دەوری ئەو کەسانەیە کە قورئان ئەخوێنن، فێری ئەبن، مدارەسەیەکەن. ئەم ڕێکخراوەش کە ئێستا لەم مناسەبەیانە کۆبووینەتەوە بەڕاستی ئەوان هەر خەریکی ئەم کارن، خەریکی ئەم خزمەتکردنی قورئانن بە فێربوونی بە فێرکردنی خەڵکانی کە بۆی ئەو ڕەحمەت و بەزەی و میهرەبانی و فەزڵ و گەورەی هەمووی ئینشاءڵڵا یەک بە یەکیان بە مامۆستا و بە قوتابیەوە ئەیگرێتەوە و هەر کەسێکیش هاوکاریان بێ ئەویش ئینشاءڵڵا لەو خێر و بەرەکەتە بەشدارە بێ. لە فەرمودەیەکە پێغەمبەری خوا فەرمووی خوای گەورە هەندێک خەڵکی تایبەتی هەیە لەناو مرۆڤەکان و ئیماندارانە بە تایبەتی هەڵیبژاردون. عەرزیان کرد ئەی کێن ئەی پێغەمبەری خوا؟ فەرمووی ئەهل القورئان ئەهل الله وخاصته. ئەوانەی کە ئەهلی قورئان، ئەهلی قورئان یعنی کێ؟ یعنی شارەزان لە قورئان، فێری بوون، لەبەریان کردووە کاری پێ ئەکەن، لەناو خەڵکا بڵاوی ئەکەنەوە، ئەیکەنە یاسا و شەریعەتی خەڵک. ئەوانە ئەهل الله وخاصته، ئەوانە خەڵکە تایبەتە
خصوصی و تایبەتمەندیەکەی لای خوا یعنی لە ناو هەموو خەڵک ئەوانەی جیا کردوتە خوای گەورە هەر بۆ گرنگیدان بە قورئان بەڕای کوڕی عازی بە فەرمێ پێغەمبەری خوا پێشەوە خۆی هیجرەت بکە دوو سەحابەی بەڕێزی نارد بۆ لای ئێمە کە مصعبی کوڕی عومەیر و عەبدوڵای کوڕی مەکتوم بوو بۆ ئەوەی ئێمە فێری قورئان بکەن قورئانمان پێ لەبەر بکەن شارەزامان بکەن لە قورئان و فەرمێ هەر کاتێک کەسێک هات بۆ مەدینە موسڵمانە بوو پێغەمبەری خوا ئەیدا دەست یەکێک لەوانی کە قورئانی لەبەرە و شارەزایە لە قورئان ئەیفەرموو فێری قورئانی کە ئاسەی کە قورئان فێربوون شارەزابوون ئەساسی ئیسلامە چکەم قورئانە شەریعەت و دەستوری ئیسلامە ئەگەر خەڵک لە قورئان شارەزا بێ لە ئیسلام شارەزا بووە ئەگەر لە قورئان شارەزا نەبێ بەڕاستی معلومات و شارەزایەکەی لە ئیسلام خەلەلی تایە و لە کاتێکشا فەتحی مەکەی کرد عیتابی کوڕی ئوسەیدی وەکو والی لەوێ بەجێهێڵا معاذی کوڕی جەبەریشی لەگەڵیا هێڵایەوە کە فەتحی مەکەی کرد هەردوو ئەم دوو سەحابە بەڕێزەی لەوێ دانا لەسەر مەکە بە تایبەتی معاذی کوڕی جەبەل بۆی خەڵک فێری قورئان و فێری ئیسلام بکە بە تایبەتی خەڵک فێری قورئان بکە سير أم أجر پاداشە گەورەکە کە پێغەمبەری خوا لەم حەدیثا کە ئیمامی ترمذی ڕوایەتێکای گێڕێتەوە فەرمێ هەر کەسێ حرفێ لە قورئان بخوێنێ حەسەنەیەکی بۆ ئەنووسرێ حەسەنەیەکیش یەک بەدەیە منیش ناڵێم ئەلیف لام میم یەک حرفە ئەلف حرفێکە لام حرفێکە میم حرفێکە واتە پیت پیت هەمووی بە حرف سێبە هەر حرفێکیش بەدە حەسەنە ئەنووسرێ جا کەسێک هاتووە ژماردووێتی ختمێکی قورئان پیتەکانی هەموو قورئانی ژماردووە بەو دە حەسەنە ئەکاتە 3,407,400 حەسەنەی بۆ ئەنووسی یعنی حدوداً 3,5 ملیۆن حەسەنە بۆ کەسێک ئەنووسرێ کە یەک ختمی قورئان بە جوانی بکا بڕێک و پێکی بکە ئێمە شڵی وایە زۆرتریش ئەتوانێ لەوانەیە بتوانێت لە هەفتەیەکا ختمێ بکە هیوایە ئازایی هیوایە بتوان لە 4 ڕۆژشا ختم بکە هیوایە ئەگەر لەمانیەکا بەلای کەمەوە ختمێ بکە ئەو هەموو ئەجر و پاداشەی بۆ ئەنووسرێ ئەوەی کە گرنگە من ئەمەوێ عەرزتانی بکەم برایانی بەڕێز خوشکانی بەڕێز ئەم قورئان و گرنگیدان بە قورئانە دوو ڕووی هەیە ڕوویەکیان ئەم جوان خوێندنەوە و فێربوون و شارەزابوون و لەبەرکردنێتی ئەوە جانیبە لایەکێتی کە زۆر گرنگە بەس لایەکی تریش کە لەو گرنگترە ئەویش تێگەشتنی و کارپێکردنی و بڵاوکردنەوەی لە ناو خەڵکا و جێبەجێکردنی لە ژیانی خۆت و خەڵکانی ترە ئەوە بەشە گرنگەکەی قورئان زۆر جار لە ناو سەحابە و تابعینە گلیان لەوە هەبوو تویانە ئێستا ئێوە یەکێک لە ئەسحابە فەرمی ئێمە ئەچوونە خزمەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم دە ئایەت فێرە بووین ئەچوین خوێندنەوەکەی جوان ئەمانزانی معناکەی تێگەشتین کارمان پێکرد پاشان ئەگەڕاینەوە دە ئایەتی کە فێرە بووین بەڵام حەسەنی بەسریە فەرمی ئێستا ئێوە ئاوا قورئانە خوێندن و کاری پێکەن لە داهاتووە لە زمانی ئاخیر زەمانە خەڵک پێیابێ جوان جوان ئەو قورئانە خوێنێتەوە یەک پیتی لێ هەڵە ناکە یەک شەددە یەک مەد یەکچی بەس کار بە یەک کەلیمەی ناکە ئێمە بێ لەوە خۆمان بپارێزین لەوە خۆمان بپارێزین ئەوە زۆر گرنگە چونکە ئەوەتە پێغەمبەری خوا فەرمێ صلی الله عليه وسلم فەرمێ من قرأ القرآن هەر کەسێ قورئان بخوێنێ و شارەزای بێ وتعلم وعمل به خەڵکی فێر بکا و کاری پێ بکە یا خۆی فێری ببێ و کاری پێ بکە ألبس والداه يوم القيامة تاجا من نور ضوءه مثل ضوء الشمس دایک و باوکی ئەو منداڵە ئەو گەنجە ئەو لاوە کچە یا کوڕ کە قورئانی خوێندووە و فێری قورئان بۆ و کار بە قورئانەکە ها فێری بووە و کاری پێەکە تاجی ئەکرێتە سەری دایک و باوکی ئەو منداڵە کە ڕووناکی و نورەکەی ئەوەنە گەورە و جوان و پرشنگدارە ويكسى والداه حلتين لا يقوم لهما الدنيا
پۆشاکێک و جلوبەرگێکی ئەوەندە جوانی ئەکرێتە بەر لە قیامەتە هەموو دنیا بای ئەو پۆشاکە نابێ لەبەری دایک و باوکیەتی فەیەقولان ئەو دایک و باوکەش ئەڵێن بیمە کوسینە هذا باشە ئێمە ئەم تاجە لەسەرمانە و ئەم جلە جوانانەی ئاوا زۆر عەجایب و بە نرخە بەهۆی چیەوە خوای گەورە ئەمەی بۆ کردوین و ئەمەی پێداوین فيقال بيان أوتري بأخذ أو ولدكم القرآن بهوي أو من دالك أو فيري قرآن بو شارزاب ولا قرآن كاري كدو بالقرآن جاء علمك فرمي باش أما من دالك قرآن فير بو كاري بيكردو جيب جي كردو أم فصل بو دايكو باوكيتي أبي من دالك خوي چند قورة بي طبعا خوي زور قورة ترى أما دايكو باوكك هو كاربون أو أنا فصل يعني ببي أي خوي بإشكال سوا طبعا هو زور قورة ترى و عوامي كل حوشب أجريت وك بيما تابعين بأتباع تابعين أفرمي عبد الرحمن سلمي كعبد الرحمن السلمي تابعيه لأصحابي بيغمر بتأتي لعثمان قراءة ورقرتوا ويتقول لو أنا زور مشهورة لقراءة أو لقرآن فير كردنا أفرمي هركس لاي أو قرآني ختم كرداية يعني قرآني تواو كداية وبجواني بيخوين داية فيري قرآن ببواية داية النشان دو دس يخص سرسري وبي أود يا هذا يعني كابرا بياوك كرك اتق الله لخواب ترسو أقاد لخود بيو باريس كاربا فما أعرف أحدا خيرا منك شقنابم لم دنيا كسبي لتو شاكتر بي إن عملت بالذي علمته أجر كاربكي بو قرآني كفيري بي كزني للدنيا بقوتو قورة بي بقوتو شاك بي بقوتو برز بي لا إخوة أجر أو قرآني فيري بي دواي وختمي كر أول بو آخر كاري بيبكي ها مزور قلنا قبراني برز بشكاني برز وقرآن بها لم دالي وفير ببي أو تي ابن عباس فرمي من تمن مدسال بو بيغمر وفاتي كربو تا سورة كاني محكم خويندو محكم بشكي زور لقرآنك لتمني دساليا بشي هر زوري قرآني خويندو ك بيغمر لجيانا بو تمني اشترا دسال بو معناه ولا تمني جنجي من داليا زور قرن كإنسان فيري قرآن ببي چوك لواني دواتر مشغلط و تمن بيري وهندي شد يارمتين دا قرآن فير بي لبرو قرآن زور گرنگیدان با قرآن زور مهمه قرآن راگری ام اسلامه بزانه یک لدشمنان اسلام الله چی الله حتی ام سیشتلنا و مسلمانان به یمن ناتوانین لدین و آینه کان دوریان خینوا حتی قرآن لسینیان به و حتی لبریان به حتی منبری جمعه و نویجی جمعه به حتی کعبه و حج و زیارت مال خواه به یمن ناتوانین مسلمانان لعينه كان دور خير هر كاتي امس يجتمعن لا ينهي الله برزمان كير دور ما خصنا ولا مسيشته الاسلام زور بعساني دور كونه عندك شوينو دولة وحكومات هي بزانه جرينجيدان بقران قشطوته چ اندازه لتركيا محمد جورمس كرئيس شؤون ديني يعني وكبلي وزير أوقافي لا يخو معناك ألا تركيا دا 24,757 مركزي فيربون هي بو نابينا كان بواني تشاوي نابينا فيري قرآن بن أمان أو مركزانيان كدوتو هندك آمير وآلت يعني هي ناوة بدس ليخشاندن فيري قرآن كابن 24,757 مركز چەند کەس هاتووە ناوی خۆی نووسی و دەوامەکە لەو شوێنانە حدودی 1,200,000 طلبة 1,200,000 نابینا لەو شوێنانە دەوامەکەن بۆی کەواکو فێر بن هەبزانە خەڵک ئەگاتەوە عادە هەر ئەم تورکیا لە زمانی دەوڵەتی عوسمانیا لە شوێنێکا خوێندمەوە ئەڵێ کاتی خۆی پارەیەکی زۆریانەدا بە هەر کەسێ لهر تمنك أبي قرآن لبركة نازم 100 ليرة بوا 200 ليرة بوا ليرة عثماني داوي يعني عالطون الله خلقي كي زور قرآني لبركة دواي زانين أما هم كسيكاوتيان هر كسي لقلها تفسيري بيزاويش لبركة تفسيري كي عربي قرآن زورك لقل قرآن كات تفسيري بيزاويشان لبركة إن جا صحيح بخاري شان بو إضافة كرها بو صحيح بخاري لقلها لبركة
ئەگەر حکوومات و دەوڵەت و خێرۆمەن و ئەوانەی خوای گەورە بەهرەی سەرمەت و سامانی پێداون ئەگەر بیانوێت ئەتوان چۆن دەعم بکەن لەوانێت تۆ خوێندەوار نەبی مامۆستا نەبی نەتوانی هەندێک ڕۆڵ بینی بەس دەتوانی بە پارەکە ڕۆڵی گەورە ببینی ئێستا ئەم مامۆستا بەڕێزانە میشانیان کردووە خۆبەخشانەیکەن بەڵام زۆر جار پێویستیان بە پارە بێ بۆ پرۆژەکە بۆ ئیشەکە بۆ کتێب بۆ پێداویستی بۆ شوێن و ڕێگا ئەوە خەڵکێکەوە خوای گەورە چاکەی لەگەڵا کردوون و بە دەعمی مالی دەعمی ئەم دەستگا بکەن زۆر ئیشێکی گەورەکەن لەوە چی ئەجریان لەو مامۆسانە کەمتر نەبێت کە خەریکی کارەکە بن. کۆتایی قسەکەشم بە دوو شتی بچووک دێنم یەکێکیان شەهید ئەحمەد یاسین کە ڕئیسی حەرەکەی حەماس بوو لە فەلەستینا کە ساڵی 2003 شەهید بوو بە سارۆخی ئیسرائیلەکان کوڕەکەی گێڕێتەوە فەرمێ باوکم زۆر قورئانی خوێن لە کاتێکە باوکی بەس سەری ئیشیە کرد هەموو لاشەی شەلەل بوو ئەڵێ لە 4 ڕۆژە لە 4 شەو و ڕۆژە ختمێکی قورئانیە کرد منیش پەڕەکانم بۆ هەڵەداوە من ئیشمەوە بوو هەر پەڕەکانی بۆ هەڵبەمەوە ئەڵێ شەوێکیان دیارم ئەم کوڕە فەقیرەش ماندوو بووە ئەوە ئاگام لە خۆم نەبوو خەوم لێکەوت کە خەوم لێکەو کاتێ بە خەبەر هاتمەوە سیرەکەم باوکم ئەو پەڕەی تەواو کردووە کە قورئانەکەی تیا خوێنێ ئەبێ هەڵی گەڕێتەوە بۆ پەڕەیەکی کە بۆی ئەڵێ سیرەکەم بە زمانی ئێوە پەڕەکە هەڵباتەوە بۆی هەڵنادرێتەوە حەزی نەکردووە تەمان نەیتوانی ئەو هەڵسێنێ یا حەزی نەکردەوە هەڵسێنێ سیرەکەم بە زمانی ئێوە پەڕەکە هەڵباتەوە جات خوا برانی بەڕێز خوشکانی بەڕێز ئەوانەمان کە لەشی ساقە کە گەنجە کە توانای هەیە تو حیفنی ئێمە لە خزمەتی قورئانە نەبین قورئان زۆر نەخوێنین فێری نەبین هەرچەند ئەتوانین خزمەتی نەکەین ئەمە یەک دوو یەکێک لەو ڕەحالە و ئەوانەی کە گەڕیدەن ڕەحالەیەکی ئەڵمانیە کە ساڵی 1830 هاتووەتە جەزائیر ئەڵێ بە هیچ پیا و ژنێکی پیر و بەتەمەن نەگەشتم لە جەزائیرا ئیلا خوێندەوار بوو ساڵی 1830 هیچ پیا و پیرەژن و پیاوە پیرەیەکی جەزائیریم نەبینی کە پرسیارم لێکە سێرەکەم خوێندەواری هەیە ئەزانێ بخوێنێ و بنووسێ و شارەزای خوێندەواری هەیە بەڵام مەڵێک کە فەڕەنسیەکان لە ساڵی 1630 بەدواوە هاتن تا 1960 کە عمرێکی زۆرە 100 ساڵەکە کە ئەمانە هاتن دوای 130 ساڵ نسبەتی خوێنەواری لە جەزائیرا چۆن بێ نسبەتی خوێنەوار لە جەزائیرە لە 5 لە 95 شعبی جەزائیری عەفو جەزائیری نەخوێندەوارە ئەوە لێگەڕێ ئەو فەقەرە یعنی بزانە ئەوانە کە دێن ئەو ئیستیعمارانە خۆیان ناو ئیستیعمار طبعا وشەی ئیستیعماریانی ئاوادانکردنەوە ئەوە لا ئێمە ئیستیعمار بەداگی کرد معنایەکە نا ئیستیعماریانی ئیعمار و تاوەدانکردنەوە دا زوڵمیان لە وشەکەش کردووە ئەوەتە خەڵک خۆی خوێندەوارە لە زمانی ئەمانە خەڵک نەخوێندەوارە بێ نایاڵن خەڵک خوێنەوار بێ بەڵام لە بەرامبەردا کاتێک کە موسڵمانان ئەچنە ئەندەلوس 1000 ساڵ پێش ئەو مێژووە نسبەتی نەخوێنەواری لە ئەندەلوسا کە موسڵمانان لەوێ نامێنن سفر یعنی هەموو خەڵک خوێندەوارە مسلمان و ئیسلام ئەچێتە وڵاتێک و ئاوا خوێندەواری بڵاوەکاتەوە ئەوروپا و فەڕەنسا و باوکی دیموکراسی و مافی مرۆڤەوانەش دی ئاوا خەڵک نەخوێنەوارەکە جارێکی تر من پیرۆزباییان لێ یەکەم لەم خوشک و برا بەڕێزانە لەم سێلقە بەڕێزە کە توانیان لەگەڵ برایانی سنتەری ڕۆشنبیری نووری حیکما یەک بگرنەوە و بتوانن بە هەردوو لایەنەوە خزمەتێکی گەورە و بەرچاو و چاک بە قورئان و قوتابیانی قورئان و خەمخۆرانی قورئان و دڵسۆزانی قورئان بکەن وەسەلام عەلەیکوم وەڕەحمەت الله وبەرەکاتوه. بەڕێزان تیپی سروودی حیکما سروودێکیان هەیە لەسەر قورئان با بفەرمون بۆ پێشکەشکردنی. السلام عليكم. مدرسة علم وعرفان قرآن باغ بهاري دوان قرآن بوشاد ماني وسربرزي هردم سراي قشاوي جيان قرآن
بۆ شادومانی و سەربەرزی هەردەم چرای گەشاوەی ژیانە قورئان قورئان ژیانمە هەناسە و بۆنمە شاد و سەربەرزم چونکە دەستورمە دڵم گەنیاوی ڕوونی هودایە دڵم گەنیاوی ڕوونی هودایە چونکە قورئانە ڕازی دەروونمە مەدرسەی عیلم و عیرفانە قورئان باغ و بەهاری دڵانە قورئان بۆ شادومانی و سەربەرزی هەردەم چرای گەشاوەی ژیانە قورئان بۆ شادومانی و سەربەرزی هەردەم چرای گەشاوەی ژیانە قورئان شەو کە لێڵاوی چاوانم ئاگرێ نوری قورئانە دنیادا ئەگرێ تیشکی ڕۆشنی ئەدا لە سینە بەهارە بە قورئان بڕوێ تیشکی ڕۆشنی ئەدا لە سینە بەهارە بە قورئان بڕوێ مەدرسەی عیلم و عیرفانە قورئان باغ و بەهاری دڵانە قورئان بۆ شادومانی و سەربەرزی هەردەم چرای گەشاوەی ژیانە قورئان بۆ شادومانی و سەربەرزی هەردەم چرای گەشاوەی ژیانە قورئان قورئان سێبەر و سایەی ئەوینە هەر بەم قورئانە شادین لەم ژینە ئاسۆی ڕووناکی و لووتکەی بەرزینە وەرە بەختیاری قورئان ببینە ئاسۆی ڕووناکی و لووتکەی بەرزینە وەرە بەختیاری قورئان ببینە مەدرسەی عیلم و عیرفانە قورئان باغ و بەهاری دڵانە قورئان بۆ شادومانی و سەربەرزی هەردەم چرای گەشاوەی ژیانە قورئان بۆ شادومانی و سەربەرزی هەردەم چرای گەشاوەی ژیانە قورئان چرای گەشاوەی ژیانە قورئان ئامادەبوانی بەڕێز ئێستاش بەڕێز مامۆستا محمودی ئازادی وتارێکتان پێشکەش دەکات بەرپرسی زانایان و بانگەوازی کۆمەڵی ئیسلامی با بەڕێزیان بفەرمێت. السلام عليكم ورحمة الله وبركاته. بسم الله الرحمن الرحيم. الحمد لله والصلاة والسلام على رسول الله محمد وعلى آله وصحبه ومن والاه. برزان إما لا مراسمك زور في رزاي مراسم كمان مراسمی قورئان و مەدرسەی قورئان و دانیشگای قورئانە. من پێش هەموو شتێک زۆر سوپاس و دەستخۆشی لە برایانی حکمەی ڕانیە ئەکەین بە خۆیان و لە خەکانیانەوە کە ئامادە بوون و چوونە ناو دەستگای نوری حکمەوە بۆ ئەوەی کەوا بە قووەتر و بەهێزتر بێت لەژێر چاودێری دکتۆر عەبدوڵڵا و ئەو برایانەی کە لە دەستگای نوری حکمەن داواکەین لە خوای گەورە و میهرەبان کە کارەکانیان لێ پیرۆزکا و بیکاتە مایەی خێر و خۆشی و بەرەکەت بۆ هەردوو دنیایان. بەڕاستی قورئان
کەلام و فەرمایشتی خوای گەورەیە کە خوای گەورە نادوێتی بۆ ئەم میلەتە بۆ ئەوەی لە ناو تاریکایی هەم جەهل هەم ناڕەحەتی ناهەمواری نالەباری دەریان کات بیان خاتە ناو نور و ڕۆشنایی قورئان. جا بەڕاستی من زۆر دڵخۆشم بەم دەستگایە کە ناوی دەستگای نوری حیکمەیە. ئیشەڵا ئەو نورە نوری قورئانە لە کوردستانە بڵاو بێت و نوری قورئان. جا بەڕاستی زۆر جێگای دەستخۆشیە کە ئەم برا بەڕێزانەمان هەڵساون بەوەی کە ئەم دەستگایان دروست کردووە کە خەڵک بێتە ناو مەدرسەی قورئان و دانیشگای قورئانەوە. بەڕاستی جێگای دەستخۆشیە و ئەجر و پاداشەکان بەس لای خوای گەورەیە، چونکە قورئان واسیتەیەکە بۆ گەیشتن لە بینی عەبد و لە بینی خوایە، یعنی گەیشتنی عەبد بەندان بە خوای گەورە. یعنی عەبد و بەندەی خوا بەچی ئەگاتە خوای گەورە؟ بەم قورئانە پیرۆزە ئەگاتە خوای گەورە. جا بەڕاستی ئەم برا بەڕێزانەمان لە لقەکانی دەستگا کە ئەلحەمدولیلا 17-18 لقیان هەیە، داواکانی لە خوای گەورە و میێرەبان کە زیاتر پەریان پێ بدات، هەر هەموو هەدەفەکەیان ئەوەیە کە ئەم قورئانە چۆن لە دەمی پێغەمبەر لە دوولێوەی پێغەمبەر هاتوۆتە دەرەوە، هەر بەو شێوازەیش هەموو مناڵێکی کورد غەیری کورد وەکو پێغەمبەری خوا بیخوێنێتەوە. ئەمەی بەڕاستی قەدردانانە بۆ قورئان، قەدردانانە بۆ پێغەمبەری ئیسلام عەلەیهی سەڵات وەسەلام. جا بەڕاستی ئێمە بۆمان دەرکەوتووە لەوەتەی ئەم دەستگای نوری حیکمەیە کە لە کوردستانی ئێمە دروست بووە، خەڵقانێک لە خوشکان لە برایان لە مناڵان زۆر یعنی بوونەتە یعنی قوتابی قورئان، بوونەتە یعنی لە ناو دەستگای قورئان و لە ناو خلاصە جامیعەی قورئان و مەدرسەی قورئانە زۆر باش پەروەردە بوون، زۆرێک قورئانیان لەبەر کردووە جگە لەوە بە هەموو قیرائەتەکانەوە. جا لەبەرەوە بەڕاستی جێگای دەستخۆشیە کە لە کوردستانی ئێمە ئەوها ئاڵای قورئان بەرزە بێتەوە. جا بەڕاستی ئەمە یعنی گەورەترین پەیامێکە بۆ ئەم میلەتە، چونکە بەڕێزان بەڕاستی قورئان گەورەترین شەڕەفی هەیە بەسەر ئینسانەوە. قورئان بەڕاستی یعنی نامەیەکی خواییە لە ناو هەر میلەتێکا بڵاو بێتەوە گەورەی ئەو میلەتە ئەگەیەنێت. ئێمە بەوا ئەزانین کە پێغەمبەرەکەمان پێغەمبەرێکی گەورەیە و ئومەتێکی گەورەیە کە خوای گەورە و میێرەبان گەورەترین پەیامی خۆی نادۆتە خوارەوە بۆ ئومەتە. یعنی گەورەترین پەیامی خوا کە خوا نادێتی خوارەوە قورئانی پیرۆزە، نادێتی خوارەوە بۆ پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام. ئەمە گرنگی گەورەی پێغەمبەر ئەگەیەنێت، چونکە گەورەترین پەیامی بۆ ناردووە. ئەم ئومەتەی لە ئومەتەکانی تر گەورەترە، چونکە خوا دووشتی گەورەی بۆ ناردووە، قورئان پێغەمبەری ئیسلام عەلەیهی سەڵات وەسەلام. معنەی وایە ئەم میلەتە خوای گەورە و میێرەبان خێری ئەوێ لێ. جا لەبەرەوە قورئانە فەرمێت من عمل صالحا من ذكر أو أنثى وهو مؤمن فلنحيينه حياة طيبة ولنجزينهم بأحسن ما كانوا يعملون. هەر کەسێک کردارێکی باشکە، یەکێک لە کردارە باشەکانەوەیە کە لە مەدرسەی قورئانە فێری قورئان ببێت، لە پیاوان لە ئافرەتان ئیمان و بڕوایەکی پتە و قایمی بە قورئان هەبێ. خوا فەرمێ ئێمە لە دنیا ژیانێکی بەختەوەریان ئەدەینێ، ژیانێکیان ئەدەینێ کە دوور لە ناڕەحەتی، دوور لە پەژارە، دوور لە ناهەمواری، دوور لە مەسەڵە کاری خراپ، یعنی ژیانێکی کامەرانی و پڕ بەختەوەریان ئەدەینێ. فەلەنوحیینەه حەیاتەن طەیبە. معنەی وایە هەر کەسێک بێت پابەند بێ بە قورئان بۆی کە لە خۆیان تەطبیق و دابینی بکە حرف بە حرف و پیر بە پیر، بەڕاستی ئەوە خوای گەورە و میێرەبان وعدەی داوە کە ئەفەرمێت ئێمە ژیانێکی بەختەوەریان ئەدەینێ لە هەموو ڕوویەکەوە. بەڵام قورئانە فەرمێت ومن أعرض عن ذكري
فإن له معيشة ضنكا براسي هر كسيك يعني بش بكاتا قرآن ذكر واتا قرآن هر كسيك بش بكاتا قرآن خوا فرمي إما براسي جاني كي تنگو تاويان أديني جابويا براسي أم دزگاني نوري حكمة أيانوي خلق بشوازكي باش بين ناو مدرسي قرآن وفيري قرآن ببن بو أوي كوا أم فيرموني قرآن وين لبكا لناو مالو منالي أنا الرنگ باتوا جابراسي إما دست خوشية كين لا دزگاي نوري حكمة براسي زياتري بوش خوش حالين كا أبينين لناو دزگاي نوري حكمة بيفرقوا جوازي لو أنا بلم يعني مثلا تيمي خوشكان زياتر بيلي بياوان لناو دزگاي نوري حكمة بو فيرموني قرآن برزان براسي من لا تجربة خوم بوم دركوتوا يعني هر كسيك خزانكي لا دوري قرآن أبيت لا مدرسي قرآن أبيت منالي أو آفرته فرقي هي لقل منالي ترى كدايكتين لمدرسي قرآن دانية يعني لا مر يكون لا أكاد لا روش لا خدنوي ولا سن لهندي أكاري باش فرق جوازيان هي جل براسي حتى يعني هندي جانب و بياو أزانم لم سليماني إيما أي ناسب نيجي ناكر بەڵام ژنەکەی هەستا چووە سنتەری نوری حکمە لە سلێمانی قورئانی خوێن لە دواییە مناڵەکانی فێری قورئانکە وەڵای پیاوەکەشی وا لێکەی سەب بۆ خۆی خەریکی نوێژ و تاعەت و ئەویش مەسەلەن خەریکە ئەم ژنەکەی قورئانی فێرەکات جا بەڕاستی ئەمە یعنی دەورە بۆ ئەوەی کەوا بە هەموو لایەکمان یعنی دەستخۆشی بکەین لە برایانی سنتەری حکمە بە هەموو لەقەکانیەوە بۆ ئەوەی کەوا بەقووەتر و بەهێزتر بن کاتا ئەم قورئانە گەشەدار ببێت بە زیاتر لە کوردستانە چونکە هەر ملەتێک کە قورئان تایە گەشەدار بوو معنەوەی ئەو ملەتە سەرکەوتوو و سەربەرزە ئیتر من دەستخۆشیەکەم لە دەزگای نوری حکمە و لە سەرۆمیانەوە کاک دکتۆر عەبدوڵڵا دوعای خێرەکەین بۆ هەموویان یاخوا لە کارەکانیان سەرکەوتوو بن و ئیشەڵا لە کارەکانیان سەرکەوتووە بن بەڕاستی هەر کەسێک کە بێتە ناو مەدرسەی قورئانەوە و خزمەتی قورئانکە ئەوانە بە هەموو شێوازێک سەرکەوتوون ئیتر ئێمە داواکەین لە خوای گەورە و میهرەبان کە ئەم برایانەی حکمە کە هاتنە پێشەوە و لەگەڵ دەزگای نوری حکمە خۆیان تەسلیمێوان کرد و بە لەقەیەک لەوان داواکەین لە خوای گەورە و میهرەبان کە کارەکەیان بخێر و پڕبەرەکەتە و زۆر سوپاسیان دەکەین و دوعای خێرەکەین بۆیان و دوعای خێریەکەین بۆ دەزگای نوری حکمە کە ئینشاءالله هەوڵ و تێخۆشانێکی زیاتر بکە کە یعنی دەزگای نوری حکمە لە هەموو کوردستانە سەراسەر کوردستان بگرێتەوە و سەرواز بۆ کوردستانەکانی تریش وآخر دعوانا أن الحمد لله رب العالمين والسلام عليكم ورحمة الله وبركاته. بەڕێزان دروستکەیەکی پێویستاییمان لە خوێندنگەی ئامادەیی عەبدوڵڵای کوڕی عومەر بەدەستگەیشتووە. دەقەینوشێ بسم الله الرحمن الرحیم بەناوی سەرجەمە مەسایان و قوتابیان لە ئامادەیی عەبدوڵڵای کوڕی عومەر لەقی حاجیەوە وێڕای دەستخۆشیمان بۆ ڕێکخراوی حکمە و نوری حکمە بێگرتنیان و ئاوێتەبوونیان لە ژێرناوی یەک ڕێکخراودا پیرۆزبایی لە بەڕێزیان و خۆمان و هەموو لە یەک دەکەین یاخوا بەرەکەتدار بێت. ماوە سەعدوڵای جەرکی بەڕێبەری ئامادەیی عەبدوڵڵای کوڕی عومەر. بەڕێزان داوای لەبەر نەکەن کە شوێنەکە تۆسێک بەهۆی قەرەباڵغیەوە گونجاو ئەوانە نییە بەڵام هەوڵدراوە لە شوێنی تر جێگەی تر بگیرێ بەڵام دیارە نەگونجاو ئەو برایانە بۆیە ناچاری ئێرەیان هەڵبژاردووە. بەڵێ بەڕێزان بەشی ڕاگەیاندنی دەزگای نوری حکمە فیلمێکی دوکمەنتاریان ئامادە کردووە لەسەر 12 ساڵەی تەمەنی ڕابردووی ڕێکخراوەکەیان با بەیەکەوە بینەریبین. دەزگای نوری حکمە بۆ پەروەردە و ڕۆشنبیری، ڕەسەنایەتی، خۆبەخشی، لێبوردەیی، چاکەکاری، داهێنان و بەردەوام بوون. دەزگای نوری حکمە بۆ پەروەردە و ڕۆشنبیری ڕێکخراوێکی پەروەردەیی ڕۆشنبیری ناحوکمیە، کار دەکات لە پێناو پەرەپێدان بە بواری پەروەردەیی و زانستی و فێرکردن و بڵاوکردنەوەی ڕۆشنبیری قورئانی. دەزگای نوری حکمە لە سەردەستی ستافێکی شارەزا و بە ئەزموون لە بەرواری 18 2007 لە شاری هەولێر لەلایەن دەستەیەکی نەگۆڕ کە ناویان لە فەرمانگەی ڕێکخراوە ناحوکمیەکان تۆمار کراوە و خاوەنداریەتی دەزگا بۆ ئەم دەستەیە دەگەڕێتەوە و لە ژێر ناوی
سنتەری حیکمە بۆ فێرکردن و لەبەرکردنی قورئانی پیرۆز خۆی ڕاگەیاند. دوای تێپەڕاندنی چەندین ئاستەنگ کۆڵی نەدا لە ئەنجامدانی چەندین چاڵاکی ڕۆشنبیری و نمونەی بەرفراوان لەسەر ئاستی کوردستان لە وێنەی پرۆژەی هاوڕێیانی قورئان، میهرەجانی ساڵانەی قورئانی پیرۆز، کۆڕ و سیمیناری زانستی و دواتر پرۆژەکەمان سنووری لۆکاڵی جوگرافی شاری هەولێری تێپەڕاند، ڕووی لە فراوانبوون کرد، نوێبوونەوە و گەشەسەندنی بەخۆیەوە بینی، هەم لە ڕووکار هەم لە نێوەڕۆک. دوجار دەستگاکە لە ژێر ناوی دەستگای نووری حیکمە بۆ پەروەردە و ڕۆشنبیری لە ژێر دروشمی ئایەتی خوای گەورە كونوا ربانيين بما كنتم تعلمون الكتاب وبما كنتم تدرسون کار دەکات و بەردەوامە لە چاڵەکیەکانی. خاوەنی مۆڵەتی فەرمیە لە هەردوو فەرمانگەی ڕێکخراوە نەحکومیەکانی حکومەتی هەرێمی کوردستان و حکومەتی عێراق بەهۆی کاریگەری و دانسقەیی کارکردن و پرۆگرامە گشتگیرەکەی زوو بە زوو داواکاری کردنەوەی لق لە زۆرێک لە شار و شارۆچکەکانی کوردستان ئاڕاستەی نووسنگەی سەرەکی کراوە و دەکرێت. بۆیە بە سنگ فراوانی و شانازیەوە پێشنیازی کردنەوەی لقەکان پەسند کران. چەخماخەی یەکەم لق لە دەڤەری سۆران دەستی پێکرد. ئاهەنگی نۆبەرەی لقی دەستگاکە بەر ئەو دەڤەرە کەوت. نووسنگەی سەرەکی دەستگا دەکەوێتە شاری هەولێر و سوپاس بۆ خوا پاشان بە فەزڵ و هیممەتی هەموو لایەک و پاڵپشتی ڕاستە و خۆی خوا پێداوان لە ئێستادا دەستگا خاوەنی 18 لقە لە سەرجەم شار و شارۆچکەکانی هەرێمی کوردستان کە بریتین لە هەریەک لە لقەکانی سۆران، هەڵەبجە، سلێمانی، کەرکووک، کۆیا، خەبات، حاجیاوە، چەمچەماڵ، گەرمیان، پشدەر، سەید سادق، شۆڕش، پیرەمەگرون، شارەزور، ڕانیە، چوار قوڕنە، سەرچاوە و پێنجوێن. لق مافی کردنەوەی بازنەی هەیە لە سنووری کاری خۆی. ئێستا 8 بازنە لە خوار پێک هاتەی لقەکانی دەستگا بوونیان هەیە و لە بینای سربەخۆ خەریکی خزمەتکردنن بە کتێب و ڕێبازی خودا. بەشە کارژێڕیەکان. ئەنجومەنی کارژێڕی دەستگا جگە لە سەرۆک و جێگری سەرۆک بە مەبەستی باشتر ڕاپەڕاندن و ڕێخستنی کارەکان بەشە کارژێڕیەکانی دابەش کردووە بەسەر 7 بەش کە بریتین لە هەریەک لە بەشەکانی سەرپەرشتیاری، پرۆگرام و پێگەیاندن، پلاندانان و بەدواداچوون، ڕاگەیاندن، دارایی، پەیوەندیەکان و کاروباری لقەکان و هەریەک لەم بەشانەش پێکاتون لە چەند یەکەیەکی کارژێڕی سربەخۆ. ئەنجومەنی بەڕێوەبردن هەموو 3 مانگ جارێک بە ئامادەبوونی سەرۆک و ئەندامانی ئەنجومەنی کارژێڕی و بەڕێوەبەری سەرجەم لقەکانی دەستگا کۆبوونەوەی وەرزی ئاسایی ئەنجومەنی بەڕێوەبردن ئەنجام دەدرێت بە مەبەستی بەدواداچوون بۆ کاروباری لقەکان و ئاڕاستەکردنیان و وەرگرتنی ڕاو سەرنج و پێشنیازەکانیان. سەرژمێریکردنی ئەندامانی کارژێڕی و مامۆستا و قوتابیانی دەستگا. ژمارەی ئەندامانی کارژێڕی لە نووسنگەی سەرەکی و سەرجەم لقەکانی دەستگا بریتیە لە 212 ئەندام لە هەردوو ڕەگەز کارژێڕی برایان و خوشکان. ژمارەی قوتابیانی دەستگا لە سەرتاسەری کوردستان زیاترە لە 8000 قوتابی کە لە خزمەت 740 مامۆستا زانستەکانی قورئان دەخوێنن. کارژێڕی خوشکان یەکێک لە ئامانجەکانی دەستگای نووری حیکمە بریتیە لە بایەخدانی تایبەت بە ڕۆشنبیرکردنی ئافرەتان و منداڵان لە بوارە جیازیەکاندا. کارژێڕی خوشکان ڕاستەوخۆ سەربابەشی سەرپەرشتیاریە و زۆرینەی قوتابیان و مامۆستایانی دەستگای نووری حیکمە پێک دەهێنن و چاڵاکی و سیمیناری تایبەت بە توێژی ئافرەتان ئەنجام دەدەن. خول و سیمیناری زانستی و بەشداری دەستگا لە کۆنگرە نێودەوڵەتیەکان. دەستگای نووری حیکمە بۆ دانەبڕان لە پێشکەوتنی جیهانی دەرەوەدا بۆ بەرزکردنەوەی یاستی زانستی زیاتر لە 8 وەفد بە نوێنەرایەتی دەستگا بەشداری چەندین خولیان کردووە لە دەرەوەی وڵات. هەروەک سەردانی مەیدانیان ئەنجام داوە بۆ بنکە و سنتەرەکانی فێرکردن و لەبەرکردنی قورئانی مەزن لە وڵاتەکانی ئوردن، میسر، سعودیا و تورکیا کە مەبەست لێی سوود وەرگرتن بووە لە ئەزموونی ئەو وڵاتانە. لە ناوخۆش چەندین کۆڕ و سیمیناری گشتی ئەنجام داوە کە لە دەستگا ڕاگەیاندنەکاندا پەخش کراونەتەوە. پێشبڕکێی ساڵانە
دەستگای نووری حیکمە بە سەرپەرشتی لیژنەیەکی شارەزا هەموو ساڵێک پێشبڕچێ بۆ لەبەرکردنی قورئانی مەزن ڕێک دەخات تایبەت بە قوتابیان و ئەندامان و مامۆستایانی دەستگا لە نووسینگەی سەرەکی و سەرجەملقەکان بۆ هەردوو کارگێڕی برایان و خوشکان لە هەموو ئاستەکانی 5 10 15 20 25 30 جوزئی دارایی دەستگا لە ڕووی داراییەوە هاوشێوەی کارەکانی تری تەواو سەر بەخۆیە هیچ جۆرە داهاتێکی لە فەرمانگەی ڕێکخراوە ناحوکمیەکان و هیچ لایەن و ڕێکخراوی سیاسی نییە بەڵکو پشت دەبەستێت بە هاوبەشی ساڵانی قوتابیان و ئەندامانی دەستگا هاوکات لەگەڵ پاڵپشتی بەردەوام و ڕاستەوخۆی خواپێداوان بۆ دابینکردنی تێچووی ڕۆژانەی پێداویستەکانی باڵەخانە و لە چاپدانی پرۆگرام و بەرهەم و بڵاوکراوەکانی دەستگا دروشمەکانی دەستگای نوور حیکمە بۆ پەروەردە و ڕۆشنبیری کاردەکەین و کۆڵ نادەین تا ڕووناچی ئەم نورە دەگەێنین بە سەرجەم شار و شارۆچکە و دێهاتێکی کوردستان بە خۆداچوونەوە و نوێبوونەوە و گەشەی بەردەوام دەکەینە سێ کۆڵەگەی کاری دەستگامان سێ کوچکەی هیوای لەسەر هەڵدەچنین ئەوەش بەڵێنی سەرەتا و کۆتاییمانە دەستگای نووری حیکمە بۆ پەروەردە و ڕۆشنبیری بەڕێزان هەریەکە لە ئەنجومەنی چواقوڕنەی کۆمەڵی ئیسلامی و ئەنجومەنی حاجەوای کۆمەڵی ئیسلامی بروسکەی پیرۆزباییان ناردووە بەڵام بەهۆی نەبوونی کاتەوە ناتوانین ئاماژە بە ناوەڕۆکی پەیامەکەیان بدەین داوای لە بردنیانی دەکەین بەڕێزان ئێستا وتەی بەڕێز دکتۆر عەبدوڵڵا حەداد سەرۆکی دەستگای نووری حیکمە پێشکەش دەکرێت با بەڕێزان بفەرمێت الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه أعوذ بالله من الشيطان الرجيم بسم الله الرحمن الرحيم إن هذا القرآن يهدي للتي هي أقوم ويبشر المؤمنين الذين يعملون الصالحات أن لهم أجرا كبيرا برزان لسرت هذا بنابي بريان لأنجمني كارجيري بخيراتني ميواناني برز دكم لبريان ولا خوشكان بتايبتي ما مستاني برز مامۆستای بەڕێز مامۆستا محەممەدی بامۆچی و مامۆستا مححمودی ئازادی و مامۆستا ڕزگار و مامۆستا محەممەد سینەمۆچی و مامۆستا جیهاد و باقی مامۆستاینکە کە گەردەن ئازاکەن لەوانێ بەو دەمەی ناوی هەمووان لەبیر نەبی و هەروو هەنوێنەری هەموو لایەن و ڕێکخراوەکان و هەموو ئامادەوانی بەڕێز یاخۆ بەخێر بێن خوای گەورە پاداش خێرتان بداتەوە بەڕێزان دیارە یەکبوونی دوو ڕێکخراو کە لە یەک بواری پرۆژەی کاری ئیسلامی کار دەکەن شتێکی غەریب نامۆ نییە بەڵکو غەریب ئەوەیە و کە جێگای پرسیار بیتن لەبەرچی لەگەڵ یەک نابن لە کاتێکدا کەەوە فەرمانێکی خواییە وەکو لە چەندین ئاەت خوای گەورە فەرمانمان پێدەکا و لە چەندین فەرموودەی پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمانمان پێکرایە بەڵکو سیمای ئومەتی تەوحیدی سەفە بەعەکسی سیمای ئەهلی شرک کە خوای گەورە ئاگادارمان دەکاتەوە دەفەرمی ولا تكونوا من المشركين من الذين فرقوا دينهم وكانوا شيعا كل حزب بما لديهم فرحون ئیتر ئەوەتەخوازم خوای گەورە ئەو یەکبوونە و ئەو هاتنە ناوە بکاتە دەستپێکی فەتحێکی گەورە ئینشاء الله تعالى و باقی هەموو ئەو مسلمانانێک کە لەو بوارەدا کار دەکەین خوای گەورە دڵەکانمان لەگەڵ یەکتری گرێبدا پێش ئەوەی کەوا سەفەکانیشمان بە ظاهری ببیتە یەک سەف و یەک برا و یەک مەبەست و یەک ئامانج بە پشتیوانی ڕەب العالەمین لێرەدا بە پێویستی دەزانم لە دوای حەمد و سەنا لە بۆ خوای گەورە سوبحانەه وتەعالە کە ساحەبی فەزلی ئەوەل و ئەخیرە سوپاسی بەڕێز مامۆستا مححمودی ئازادی بکەم کە بەڕاستی ئەویان بەڕاستی وەکو بڵێ ئەندازیاری ئەو یەکبوونەیە خوای گەورە پاداشت خێری بداتەوە و میزانی حەسەنات پێ قورس بکاتن و هەروەها سوپاس و دەستخۆشیم لە بۆ برایانی ڕێکخراوی حکمەی ڕانیە کە بەڕاستی هاتنە پێشیان لە بۆ ئەو بابەتە و ئیستجابەیان لە بۆ ئەو بانگەوازە بەڕاستی بەڵگەیە لەسەر خۆنەویستی و خواویستیان وەلا نوزەکیهم عەلی الله و دیارە ئەو بوونە مفتاحە لە بۆ خەیر بە هەموو کەسێک ناکرێ و ئەو شەڕەف و ئەو فەزلە خوای گەورە بە هەموو کەسێک نابەخشی خوای گەورە پاداشت خێریان بداتەوە ئینشاءڵڵا دەستپێکی خێرە لە بۆ هەموو لایەک و هەروەها سوپاسی برایانی بەڕێزم دەکەم لە لەقی حاجیاوە
هەم لە مامۆستا حەسەنی بەڕێز و باقی برایانی دیکەی ئیدارە کە بەڕاستی زەحمەتیان کێشا و ئەرک و قورسایەکە کەتە سەرشانی ئەوان خوای گەورە پاداش خێریان بداتەوە. ئیتر لە خوای گەورە دەپاڕێمەوە هەروەکو لێرە لەسەر خزمەتکردنی قورئانی پیرۆز لەسەر ئەو بوارە پیرۆزەکۆی کردینەوە خوای گەورە سوبحانه وتعالى لە بەهەشتی پان و بەرین لەسەر سفرەی قورئان و لە خزمەت پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم کۆمان بکاتەوە. وصلى الله وسلم على نبينا محمد وعلى آله وصحبه أجمعين وآخر دعوانا الحمد لله رب العالمين. بەڕێزان ئێستا ژوادەی پێدانی بەڵگەنامەی تۆمار و وڵاتی فەرمی دەستگای نوری حکمە لە فەرمانگەی ڕێکخراوە ناحوکمیەکانی حکوومەتی هەرێمی کوردستان و حکوومەتی ناوەند بە بەڕێبەری هەر سێلقی ڕانیە چواخوڕنە سەرچاوە وەک نوێنەری لق. سەرەتا بە بەڕێز مامۆستا هێمن بفەرمێت وەک نوێنەری لقی ڕانی. باخی زانستی تۆی دڵاکەم یاسای ژیانم دەستوری بوونم یاسای ژیانم دەستوری بوون. بەڕێز مامۆستا سەعدوڵڵا وەک نوێنەری لقی چواخوڕنە. دڵ و دەروونم خۆشەویستینێ و دڵ و دەروونم لە کۆڕی یاران شەوقی تۆ باسە لە نێو سینەمدای چەشنی هەناسە لە کۆڕی یاران شەوقی تۆ باسە لە نێو سینەمدای چەشنی هەناسە ذکری حەکیمی بۆ دڵ دەرمە. بەڕێز مامۆستا دڵشاد وەک نوێنەری لقی سەرچاوە. تاجی سەرمانی ذکری حەکیمی بۆ دڵ دەرمانی نوری هودای تۆ تاجی سەرمانی. بەڕێزان بروسکەیەکی پیرۆزباییمان پێگەیشتووە لەلایەن لقی بتوێنی زانایانی کۆمەڵی ئیسلامیەوە. زۆر سپاسیان دەکەین بە بۆی نەبوونی کاتەوە ناتوانین ناوەڕۆکی بخوێنەوە. بەڕێزان دوابڕگەی ئەم ئاهەنگەمان پێشکەشکردنی سرودێکە لەلایەن تیپی سرودی حکمە بە بەڕێزان هەماڵ و مینم تۆی دنیا و دینم یا نەبی بافیدای تۆ بێ گیانی شیرینم یا نەبی هەماڵ و مینم تۆی دنیا و دینم یا نەبی بافیدای تۆ بێ گیانی شیرینم یا نەبی یا نەبی الله 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 یا الله تۆ کە لە گیانم خۆشەویستەری یا نەبی یادی هاتەوێنێت ناکەم فرامۆش یا نەبی دڵدار دەبازی کەروانی ڕێتە یا نەبی تا خۆت ئەفەرمووی شەفاعەت بۆ تۆش یا نەبی یا نەبی الله 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 یا الله ژیان شیرینە بێت و بێتامە یا نەبی هەوارگەی عیشقی جوانی جیهانی یا نەبی دڵخاڵی لا تۆ وەک بیابانە یا نەبی تۆ ڕەنگی بەفر و دەنگی بەرانی یا نەبی ئەمان یا نەبی الله 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 یا الله ئێمەین ئەولا سەر بەرماڵی گاڵا یا نەبی باشکامێکێ ڕۆژ ئەبا بۆ زاوی یا نەبی چاوە سەر چاوەی جوانی بینیوین بێ یا نەبی شەو لە
صلواتنا من خاوي يا نبي يا نبي الله 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 يا الله خملانا وخوينا آتو يا نبي تاوان روشناي تاواني نايش يا نبي كتير اي نوري دواني داقيسان يا نبي تاريكي مالي اويني تشت يا نبي يا نبي الله 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 يا الله برزان ئەنجومەنی سەرچاوی کۆمەڵی ئیسلامی بروسکەیەکی پیرۆزباییان ناردووە سوپاسیان دەکەین. بەڕێزان بەم شێوەیە کۆتاییمان هەیە بە ئاهەنگی ئەم جارەمان خوای گەورە پاداشتی هەموو لە یەکتان بداتەوە.